دانیشتن و مێزێک زیاتر لە 80 ڕێکخراوی ناحکومی کە خۆیان لە نەتەوە جیاجیەکانی کەرکووک دەبینێەوە کۆ کردەوە و داوایان کرد تەبایی و برایەتی پێکاتەکانی کەرکووک بەردەوام بێت و کێشە سیاسیەکان کاریگەری نەبێت. اجتمعت منظمات المجتمع المدني في كركوك واللي هي يبلغ عددها تقريبا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کەرکووک کۆبووینەوە کە ژمارەیان 80 بۆ 90 دەبێت لە ڕاستیدا ئەوەی کۆمانی کردوێتەوە دۆخی ئێستایە کە بەهۆی ڕیفراندۆمەوە هاتووەتە ئاراوە دەمانەوێت پەیامێک بدەینە گوێی کۆمەڵگەدا کە خەڵکی کەرکووک یەکگرتوون و بران و ڕێگە نادەن هیچ کێشەیەک لە نێوانیان دروست بێت و ئەم دۆخە سیاسیە کە دروست بووە ئێمە وەک ڕێکخراوەکان پەیوەندیمان پێوەی نییە. تحدث بيننا وهذه الأمور السياسية تأكيد كرنا لسروي كأبي هر إجراءاتي هالطرفي وريقري تأثيري سلبي لسر تاكا كان أنا أبي إما وبخوما بأشتي بيكو بجين أبي همولا أقداري أو بروشك برو خرابتر نرى برو باشتر برو يعني أبي دو رخلاء كان دوري كي باشتر بجير الأشتاين اجتماعي لكم القا كان ئەم داواکاریە تەنها وتەی سەرمێز نییە بەڵکو لە نێو شەقام و بازارەکانیشدا نەتەوە جیاجیەکانی کەرکووک هەمان داواکاریان هەیە و دەڵێن دوور لە کێشە سیاسیەکان برایانە دەژین. ئێمە وەکو کوردانی بڵێن ئێرە هیچ کێشێکمە و گفتوگویەکمان لەگەڵ نەتروکمان هەیە و نە عەرەب هەیە و هیچ کێشێکمان نییە و ژنخوازی لە بینمانە هەیە و ئیتر کاری ڕۆژانەمان پێکەوە ئەڕات و ئیش و تەعاملمان بێکەوەی و دانیشتن و هاوسی و کەسوگایەتی و هەمووتر هیچ شتێک لەبین ئەمە وانە نییە. Biz Kerkük'te Kürt, Arap, Türkmen kardeşik. Araya bize bir şey yoktu. ئێمە لە کەرکووک کورد و عارەب و تورکمان براین هیچ کێشەیەک لە نێوانمان نییە ژن و ژنخوازی لە نێوانماندا هەیە مامەڵەمان لە ناو بازار هەیە هەمومان براین گەڕەکەکانی کەرکووک زۆرینیان فرەنەتەوە و کورد و عارەب و تورکمان و کورد و ئاشوری تیاژی مەگەر تەنها دەستی دەرەکی هەوڵبدات بۆ تێکدانی نێوانمان بەڵام ئێمە هەر براین. كنا جسد واحد كردي عربي تركمان هەمومان یەک جەستین کورد و عارەب و تورکمان و کورد و ئاشوری هیچ جیاوازیەک نییە لە نێوانمانە و کەسیش ناتوانێت کێشە لە نێوانمان دروست بکات هەندێک خەڵک هەیە ئەجەندای تایبەتیان هەیە و ئێمە پەیوەندیمان بەوانەوە نییە و دەمانەوێت لێرەدا بە ئازادی بژین وەک ئەوانی تر. دەنگ و سەدای بازار گزارشتە لە بوونی برایەتی و تەبایی هاوکات شەقامەکانیش ڕەنگە جیاجیەکانیان لەخۆگرتووە. مێژووی هاوبەش نەتەوە و پێکاتە و زمانە جیاجیەکانی لە کەرکووکدا کۆ کردوتەوە و وەک لە ئێستادا خۆیان دەڵێن چۆن لە کۆنەوە برابوونە بە هەمان شێوە بەردەوام دەبن و ڕێگە نادەن هەر هەوڵە کاریگەری لەسەر برایەتی نێوانیان هەبێت. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.